بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان 100 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر ڕێکەوتنامەی سایکس پیکۆ کە بەهۆیەوە کوردستان و کورد دابشکرا. یادی 100 ساڵی ڕێکەوتنامەکە لە کاتێکدا ناوماڵی کورد پەرتەوازێ و هێزە سیاسەکانی باشووری کوردستان پەیوەندیەکانیان لەو پەڕی ئاڵۆزیدایە. بە میواندارێک لە بەڕێزان کامران بابانزاد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و کوێستان محەممەد ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر شوان شێخ ئەحمەد پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی دێموکراتی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی سوپاس بۆ میوانەکانم. ماوسە کامرانگەر لە بەڕێستانەوە دەست پێ سوپاس بۆ ئامادەبوون یا دوولاتان سوپاس بۆ کاکشوانیش ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم بە وڕای بەڕێستان ڕێکەوتنامەی سایکس بیکۆ کۆتایی پێهاتووە؟ بەڵێ دەستان خۆش بەنای خۆی گەورە میرەبان برسپەت مۆزوعی ڕێکەوتنامی سایکس بیکۆ کۆتایی پێهاتەوە یان کۆتایی پێ نهاتوە. پێم وایە تا ئێستا تەنسیقێک لە بینی ڕاگەاندن کارەکان و لە بینی خیتابی سیاسی لە هەرێمی کوردستان و باگراوند و بوعدە تاریخیەکە نییە لەسەر ڕێڕەوی سایکس پیکۆ. ینی سایکس پیکۆ ئایا کوردستانی دابش کرد، کوردستانێکی موحد هەبوو سایکس پیکۆ دابشی کرد بێ و ناوی سایکس پیکۆ لە ناو 12 بەندەکە ڕێکەوتنامەی داهاتوە. پێم وایە ئەمانە هەمووی خوێنەر وا لێ دەکات کە
ڕاستەخۆ ڕێکەوتنامەی سایکسپیکۆ تایبەت بە کورد و کورد چەندین جار ناوی لە بەندەکانی ڕێکەوتنامەی سایکسپیکۆدا دووبارە بێتەوە پێم وایە تەنسیقێک نێ لەو نێوانەدا و زەرورە پێش هەموو شتێک لەیس خاڵێک لە خاڵەکانی ڕێکەوتنامە ناوی کوردی بێشی نەخێر ناوی کورد و ناوی کوردستانیش لە ڕێکەوتنامە نەهاتووە ڕێکەوتنامەی سایکسپیکۆ ڕاستە قسە دەکەینەوەی سەرەتایەکە بۆ دابەشکردنی کوردستان بەڵام بەو تۆخیە نییە سەرەتایەکە بۆی کە وڵاتانی زلهێزی ئەو کاتە زاڵ بەسەر سیستەمی نوێ ئەو کاتی دەوڵەتاندا رووسیا و بریتانیا و فەڕەنسا مافیان بە خۆیاندا کە لە جیاتی میلەتێک کە پێشتر ژێردەستی دەوڵەتی عوسمانی بووە بێن قسە لە چارەنووسی بکەن و نەقسە تەنها لە چارەنووسی کورد بکەن قسە لە چارەنووسی هەموو میلەتانە بکەن کە ژێردەستەی دەوڵەتی عوسمانی بوون واتە ئەمەی کە لە جیاتی میلەتانی ژێردەستەی دەوڵەتی عوسمانی بیر بکەنەوە بۆیە من کە دەڵم 100 ساڵ بابینەوە سەر پرسیارەکەی جەنابەت ئایا چ گۆڕانکاریەک هاتووە ئایا دەبێ ئێمە لەو ڕوانگەیەوە قسە بکەین ئایا واقعی ئەمڕۆی هەیمەنە کراو بەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ئەمریکا و لە وڵاتانی هاوپەیمان چەندە ئەم تەجاوزە کراوە کە لە زیاتی وڵاتان بیر نەکەنەوە و لێگەڕن بە وڵاتان خۆیان بیر بکەنەوە ئەو خاڵشتر لەوەدای کاتی خۆی کە ڕێکەوتنامەی سایکسپیکۆ وەرکرا و دواتر لە بەرئەنجامەکان کۆمەڵێک ڕێکەوتنامەی تری لێ هاتە بەرهەم خۆ عەرەب و نەتەوەکانی تریش دابەشکردنە پێ ئەم ڕێکەوتنامەیە بەڵام بۆ ئەمان توانێن سەر بە خۆی خۆیان بەدەست بێن و کورد دەیتوانی بەرزتی بێنە لەبەرەوەی ئەوان ئەو کاتێ ئامادەیان تێدا بوو بە ئەندازەیەک سایکسپیکۆیان ڕەت کردەوە و ناوەڕۆژی سایکسپیکۆیان کاڵ کردەوە ئیرادەیەکیان هەبوو بەڵام ئێمە لە دوای 100 ساڵام ئیرادەیەمان دروست نەکردووە کەواتە ئەوە دەگەیەنێ هەرچەندە وڵاتانی زلهێز ئیرادیان وا بوو کە کوردستان یان وڵاتانی ژێردەستی دەوڵەتی عوسمانی کە کوردستان بەشێکی دابەش بکەن بەڵام عەرەب و تورک ئەو کاتە زاڵ بوون بەسەر ئەم پیلانە گشتێدا بەڵام کورد نەیتوانی ئەو ئەمری واقعە دروستکە ئێمە دەبێت لە دوای 100 ساڵ بیر لەوە بکەینەوە ئایا بزانین میلەتی ئێمە دەتوانێت تەجاوزی ئەم قۆناغە بکەن ئەو هەموو قەیرانە لە ناو پەرتەوازەیە لە واقعی میلەتی وەکو میلەتی کورد هەر لە قۆناغی سایکسپیکۆدای ئێمە پێش هەموو شتێک دەبێت بیر لەوە بکەینەوە مەزۆی قۆناغی سایکسپیکۆ لە دوای ساڵێک و 4 مانگ گۆڕانکاری زۆری لە بەسەر دەهات و خەریتەی کە ئێستا لە سایکسپیکۆدا دابەشکراوە ئەم خەریتە هیچ وە خۆی نەماوە بەڵام وەکو پێم گوتی دەتوانم بڵێم بۆ یەکەمین جار ئیرادەی وڵاتانی زلهێز قسەیان لە چارەنووسی میلەتانی ژێردەستی دەوڵەتی عوسمانی کردەوە بە کوردی ژناویاندا ئەجنام خەریتەی گۆڕانی زۆری لێ بەسەر داهاتەوە واتە ئێمە کوردستانێک یەکپارچەمان نەبوو ئەم خەریتەی کە ئێستا ئێمە دەبینین دابەشکراوە بەسەر ئەم چەند وڵاتەدا لە سایکسپیکۆ بەم شێوەیە لەتکرابێ ئەمە وەکو پێم گوتی ئیرادەکە ڕاستە لەوێەوە دەستی پێکردەوە بەڵام لە بەی ڕێکەوتنامەکانی لە دوای بە دوای خۆی دەهێنە کۆمەڵە گۆڕانکاری گەورەی بەسەرداهێنا لە دوای 100 ساڵ دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا ئەو کاتێک کە میلەتی کورد وەکو عەرەب و تورک نەیتوانیەوە بە ئیرادەیەکی پۆڵاینەوە تەجاوزی ئەم ڕێکەوتنامەیە بکە ئایا ئێستا دەتوانێت تەجاوزی ئەم ئیرادەیە بکە لەبەرەوەی کاتی خۆی عەرەب و تورکەکان داوایان لە بەریتانیا نەکرد ڕوحمیان پێ بکە خۆیان ئیرادەیان بەهێز بۆ ئەمری واقعیان دروست کرد ئایا واقع هەرێمی کوردستانی ئێمە لەم هەموو قەیران و مەشاکل و جرگرفتەی کە تێدا دەژی ئێستا من لەناو راپۆرتەکەیدا گوێم لە با بڵێن لێدوانەکەی کاک مەسعود وەرزانی و بەهۆی 100 ساڵی ڕێکەوتنامی سایکسپیکۆ دەبینین قسە بە وڵاتان هەموو وڵاتانی زلهێز دەکا کە بێن بەرەو پیرمانەوە تەجاوز ڕێکەوتنامە بکەن پەیوەندی ئێرە و بەغدا بەڵام نازانێ ئاریشە گەورە گرفتە گەورەکە لە تەجاوزکردنی ڕێکەوتنامی سایکسپیکۆ بریتە لە واقعی کوردستان خۆی وەکو لە ڕابردوودا نەتەوەکانی تر خۆیان تەجاوزیان کرد ئێمە نەماتوانی خۆمان تەجاوزی بکەن کەواتە تەرکیزکردن بۆ تەجاوزکردن لە دوای 100 ساڵ کورد خۆیەتی بەڵێ سوپاس دەکەم کوێستان بەڕێژ بەخێر بیت سەباردەوەی کە تۆش هاوڕای کە کورد ئەو واقعی کە سایکسپیکۆ کاتی خۆی نتوانی و تەجاوزی بکە ئێستا لە ناوخۆی کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا وەک کاکامران ئاماژەی بۆ کورد خۆی بە درێژایی مێژوو هۆکارێک بووە کە نەیتوانیوە سەربەخۆیی بگا بە سەربەخۆیی ئێستاش دوای 100 ساڵ لەو ڕێکەوتنامەیە ئێمە لە بارودۆخێکین کە مەسلەی ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی بەداخەوە تەنها بۆ مزایدە و بۆ شاردنەوەی قەیرانەکان بەکارەهێنین ئێمە لە دۆخێکین ئێستا لە هەرێمی کوردستان کە ئاشتەوایی نییە یەکریزی نییە و دامەزراوە شەرعیەکانی ئەم هەرێمە پەکخراوە و لە دۆخێکین کە دەست بەسەر داهات و قوتی خەڵکا گیراوە لەو لاوە بانگەشێ ئەکرێت بۆ ڕێفراندۆم و بۆ دەوڵەتی سەربەخۆ لە کاتێکا کە ئێمە لە دۆخێکین کە بەڕاستی هەمووان ئەزانین کە ئەمە تەنها بۆ شاردنەوەی شکستی حکومڕانی ئەم چەند ساڵی پێشووە لە هەرێمی کوردستان ئەگەرنا
بۆ مەسلەی ڕیفراندۆم و بۆ مەسلەی سربەخۆی ئێمە پێویستمان بە دام و دەستگای شەرعی هەیە، پێویستمان بە یەکڕیزی ناوماڵی کورد هەیە، پێویستمان بە چاکسازی هەیە، پێویستمان بە کۆمەڵی ڕێکار هەیە لەسەروی بێ یاسایەک بۆ ئەمە بەستە دەربکەین و ئەمە مەسلەیەکە کە هیچ هێزولایەنێک خاوەنی نییە. ئێمە هەمومان کە لە کایی سیاسی و حیزبیە کارمان کردووە بڕوامان بە مافی چارەنووسە بووە، بڕوامان بە سربەخۆیی هەبوو، لەو پێناوایە خوێنمان ناوە، لەو پێناوایە شەهید هەیە، بەڵام چۆن کەی کێ ئەمە ڕائگەیەنێ و دیارە ئێستا ئێمە لە بارودۆخێکین کە بەداخەوە هەمووان ئەزانین کە وەزعێتێک دروست کراوە لە هەرێمی کوردستانە کە کەس بەغیلیمان پێنابات و لایەنەکان بەو شێوازن کە ئێستا هەیە. بۆیە من پێم وایە لە ئێستاە جارێکی کە کورد ئەگەر ناوماڵی خۆی ڕێک نەخاتەوە، ئەگەر ئاشتەوایی نیشتیمانی نەگەڕێتەوە بۆ لایەنەکان، ئەگەر دەستگا شەرعیەکان نەچنەوە شوێنی خۆیان و ئامادەسازی نەکرێت، جارێکی کە کورد فرسەتێکی کەی مێژووی لە دەست دەرئەچێت، چکە ئێمە ئێستا لە بەردەمی گۆڕانکاریی گەورەی لە ناوچەکەیە و ئەگەری ئەوە هەیە دابشکاری کە بکرێت لەم ناوچەیە و ڕیزبەندی تێک چووە لێرە. بۆیە ئەگەر ئێمە هەموو ئەوشتانی باسم کرد، چاکسازی و ئاشتەوایی و یەکڕیزی و گەڕانەوەی دامەزراوە شەرعیەکان نەکەین، جارێکە ئەو فرسەتە مێژوویە لەدەست کێوەکاری ئەو پەرتەوازەی و لە کارکەوتنی دامەزراوە شەرعیەکانە. بەڵێ بە دڵنیاییەوە دیارە کە بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە درێژە بە ئەو نایاسایی بوونەی ویلایەتی سەرۆکی هەرێم بات، دواتریش بۆ ئەمە خاڵی سەرەکی بوو، خاڵی دووەمیش بۆ ئەوەی کە درێژە بە دەستگرتن بەسەر قوتی خەڵک و شاردنەوەی داهاتی نەوتە پەرلەمانی پەکخست و دێگەڵەی کردە سنوور لە باتی ئەوەی کە ئێستا بانگەشەی دەوڵەتی سربەخۆکەن بێت ناوماڵی کورد ڕێکخاتەوە، کوردستانی باشووری کرد دێگەڵەی کردە سنوور و ئاگەشمان لەیە کە لە سنلکە سنووری لە کوردانی ڕۆژئاوا داخستووە. بۆیە هەموو ئەمانە دیارەکە بە بڕوای من پارتی دیموکراتی کوردستان لی بەرپرسیارە و هیوادارم ئەو بنەمانەی کە پێویستن بۆ ڕیفراندۆم و بۆ دەوڵەتی سربەخۆ پارتی بێتە پێشەوە بۆ چارەسەرکردنیان بۆی لە پارتی هێزەکانی تریش بە حەزمی خۆیان بەرپرسیارەتیان نییە؟ بەڵێ، بەڵام ئەوەی کە دێگەڵی کردوتە سنوور، ئەوەی کە پەرلەمانی پەکخستووە، ئەوەی نایاڵێ سەرۆکی پەرلەمان بچێتەوە پەرلەمان، پارتی دیموکراتی کوردستانە، کۆمەڵ نییە، یەکگرتوو نییە، یەکێتی نییە، گۆڕان نییە. بەڵێ، سوپاس دەکەم، دواتر گەرم لای بەرز دەگەر بچین لای کاک شوان سڵاو دەبێ، زۆر سوپاس بۆ ئامادەبوونێت. کاک شوان لەوە دەست پێ بکەین بە بڕای بەرزتان دوای 100 ساڵ هۆکاری چیە کە تاکو ئێستا کورد لە ناوخۆیدا یەکگرتوو نییە، پەیوەندی هێزە سیاسیەکان لەو پەڕی ئاڵۆزیدایە؟ بەڵێ، سڵاو لە جەنابتان و بینێرانی خۆشەویستیش. 100 ساڵ ئەوڕۆ کە بەسەر ئەو ئیتفاقیەدا دەڕۆی ئیتفاقی ساکس پیکۆ کە ئیتفاقیەکە کرا لە نێوان رووسیا و فەڕەنسا پاش ئەوەی کە لە جەنجی جیهانی یەکەمدا بوون بۆ دابەشکردنی هەم بە تایبەتی دەوڵەتە نەخۆشەکەی عوسمانی کە ئیتفاقیشان کرد کە لە نێوان خۆیاندا نەخشەیەکیان کێشا، تەقسیم بەندێکیان کە هەیە کە پێی مەساڵحی خۆیان پارتیەک لە پارچەکان کرا ئەو بوو رووسیا خۆی لە کێشایەوە و شتەکەش ئیعلان کرا کە بەو شێوەیە کە هەیە ئەو وەزعی کە بەسەر هەداهات بەڕام زەرمەندی سەرەکی کە لە مانتقەکە کە بڕیاری لەسەردرا بوو هەرێمی کوردستان مەبنی کورد و کوردستان بوو کە زەرەرێکی زۆری بەرکەوت و تەقسیم بەندی کە کرا نەتیجەی ئیتفاقی ساکس پیکۆ و دوای سیڤەر و لۆزانیشی بەدوا داهات کە وایکە تا ئێستاکە 100 ساڵە کورد بوویتە قوربانی ئەو ئیتفاقیانە کە هەموو سیاسەتێکی بەرامبەر پیادەکرا هەر لە چیمیاباران و زیندە بەچاڵکردن و ئەنفال و تێکدانی بنیەی تەحتی کوردستان هەموو شتێکیان بەرامبەر بە هەرێمی کوردستان و کوردستان کرد.
زەرمەندی یەکەم هەر خۆمامونەر بۆیە پێویست بەوەی دەکات کە ئێمەی کوردستان کە ئەوڕۆکە لە کوردستاندا دەژین ئەو واقعە تاڵی ڕابردوو لەبەر چاومان بیتن کە بۆ ئەوەی کە زروفێکی هاتە پێشەوە ئەو زروفە بە یەکڕێزی و تەبایی و لێک نزیک بوونەوە و زمانی گفتوگۆ حیوار بەیەکەوە دابنشین چارەسەری بکەین وە خۆشمان ئامادە بکەین بۆ ئەو سنوورەی کە بە زۆرەمبری کە کێشرا و ئێمەیان پێ پاچە پاچە کرد کە بە هیچ ویست و ئارەزووی خۆماندا نەبوو ئەوەش علامەتی ئەوەیە کە هیچ ئیستقرارێک لەو منتەقەشدا نەبووە بۆ داهاتوش بە دیار کەوتووە ئیستقرار لە ناوچەکە بەرپا نابیتن ئەگەر بێت و مافەڕەوەکانی خەرچی کوردستان زامن نەکرێ ئەو مافانەی کە حەقێکی ڕەوای خەرچی کوردستانە کە چەندەها ملیۆن کەسین ئێمە بەڵام بێدەوڵەتین لە منتەقەکە کە حەقێکی ڕەوای کوردستانیانە کە دەوڵەتی خۆشیان هەبیتن. بەڵام ئەلێکوانەدا ناکۆچی و ناتەبایی خۆشمان زۆر جار حامیلێک بووە بۆ ئەوەی کە ئێمە لە زۆر شت لەدەست بدەین و ئێستاش کە ئەو زمانە توندەی کە بەرامبەر یەکتری بەکاردێنین پێویستمان بەوێ بە زمانیشتر قسە بکەین کە ئەو زمانە زمانی گفتوگۆ حیواری بێ دانیشین چۆن خۆمان ئامادە بکەین چۆن یەکڕێزی و تەبایەک دروستکەین تا بتوانین دەستکەوتی گەورە لەو منتەقەیە بۆ هەرێمی کوردستان دروست بکەین کە حەقێکی ڕەوایە ئێمە خەڵکی کوردستان بڕیار لە مافی و چارەنووس و ئایندەی خۆی بدات کە لە حەق تەقدیر مەسیر وەکو دەوڵەتێک تەعامل بکەین وەکو دەوڵەتێک و پێویستیمان بە پشتیوانیش دەبیتن با ئەوەش بۆچی دەکرێت بۆی کە ئێمە هیچ لەسەر ئاریتە بکەین کە چۆن دەتوانین کۆدەنجێک کۆ بکەینەوە لە هەرێمی کوردستان تا بۆ داهاتوو ئەو داوایی کە هەیتمان و بەڕەوای دەزانین بتوانین دەستە بەری بکەین. بەڵێ زۆر باشە بەڵام کاک شوان زۆر جار مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکرێت بەوەی کە مەسەلەن هۆکاری ئاڵۆزیەکانی کوردستان یاخود باز ئەوەی کە کوێستان خان باسی لێوە کرد مەسەلەن ئەوەی کە سنووری جیا کردوتەوە مەسەلەن لە نێوان هەولێر و سلێمانیدا یعنی ئایا دەکرێت کورد جارێکی کە بەرەستی خۆی مەسەلەن سنوور جیا بکاتەوە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان یاخود نەتوانێت ئیدارەی چەند پارێزگایەک بەیەگرتووی بدات یان بۆ نمونە سەرۆکی حکوومەت لە سنووری سلێمانی دەسەڵاتی نەڕوات؟ بەڵێ ئێمە لە ماوەی حکومرانەتی کە کوێستان خانیش کە تا ماوەیەک چەند ساڵ بە لێسە لە ناو حیزبێکی دیاری کراوە بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەیەکەوە لەگەر پارتی دیموکراتی کوردستان حکومرانەتی ئەو وڵاتیان کردیا لە باشی و خراپیەکانی هەمومان بەیەکەوە بەرپرسیارین لە ئاسی ئەو مەسئولێتانی کە چ بۆ کوردستان کرابیتین وە لە کەمتەرەقمیەکانیش ئێمە لێ ڕاناکەین دەبێت تەحملی مەسئولێتەکەش بکەین هەمومان بەیەکەوە بووینە بەشدار بینێ لە نقطەیەکەوە دەستمان پێکردێت تا گەیاندراتە ئەوڕۆکە هەمومان لێ بەرپرسیارین هەر کەسانێکی تەسەوەر دەکەم ئەگەر فکر لە تەقسیم بەندیەک بکەنەوە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە خیانەتێکی نەتەوەیی و نیشتیمانی دەرحەق بە هەرێمی کوردستان و کورد و کوردستان و قوربانیەکانی کوردستان دەکەن جالێرەدا زۆر جار ئەو توهمەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان دەکرێتەوە کە گوایە سنووری دێگەڵەیە نەخێر ئەو مەوزوع سنوور نییە کە وەزعک هاتە ئاراوە بۆ زاڵبوون بۆ نەهێشتنی ئەو دیاردانە بۆ ئەوەی سەیترە لەسەر بارودۆخە بکرێ هەندێک موقیف وەرگیرا کە بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان بوو ئەگەر ناپەندامانی پەرلەمان و هەر هەمویان لە شوێنەکانی خۆیان ئیشکارەکانی خۆشیان بە ئەنجام دەگەینن بەڵام ئەو زورفێک هاتە پێشەوە بۆی بربەستە دروستکە تا دەگەینە نەتیجەیەکە بگەینە سیغەیەکە ئیتفاقەی لەسەر بکرێ لەوانێ هەندێک شت کە کرا بۆ ئەوەیە کە تەشەنە نەکات بۆ سەرتاسەری کوردستان لەبەر ئەوەی ئێمە خەڵکی کوردستان کۆمەڵە قەیران ڕوبەڕووی بتەوە هەر لە قەیرانی دارایی لە وەزع خراپێکی تێدایە لە قەیرانی عێراق و هەروەها ئەو شەڕەی کە ڕۆژانە خەڵکی کوردستان سوودەمەنی قوربانی دەبەخشن لە پێی ناوی پاراستنی خاچی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بۆی تیان دەکرێت هیچ کاتێک جیاوازی بۆی نەکردە پێشمەرگەکان هەر پێشمەرگەی کوردستانن ئەگەر لەسەر پارتیش حساب کرابن بەڵام دەچی لە جەرەوە لەو خانەقین خۆی بە شەهیدکردن دەدا لە شنگاریش خۆی بە شەهیدکردن دەدا بۆیە سنووری کوردستان ئەو سنوورەیە کە پێشمەرگەی کوردستان دەیپارێزی پێویست بۆی ناکە ئێمە نەخشە کێشێکە بکەینەوە لە نێوان هەرێمی کوردستان کە گوایە ئەو تەقسیم بەندی کە ڕابردوو کە شەڕی نەخوازراوی ئێمە و یەکێتی کە هەمان بووە کە تەقسیمەکە کرابوو لە نێوان ئێمە و ئەو سنووری ئەو کاتی کە دێگەڵە بووە بەڵام ئەو سنوورە دەبی هەوڵی دەین بە هیچ شێوێک بیریشی لێ نەکرێتەوە دەبی مؤسساتەکانی واتێک خڵاوێک دروست بکەینەوە کە بینای دروستکردنی دەوڵەتی کوردستان بێتە ئاراوە نەوەک جارێشکەمە بیلەوەی بکەینەوە کە کوردستان ئێستاش بەشێکمان لە ژێر دەستی داعشدایە ئێستش هەڕەشەکانمان لەسەر جارێشکە بێن بەدەستی خۆمانەوە بێن تەقسیم بەندیەشتر بکەینەوە لە بۆ دابەشکردنی کوردستان باشوور. بەڵێ کەواتە تۆ پێویستمان بەوەی دەکە بەو زمانە نەرمەی بێنە پێشەوە بەو زمانەی قسە لەگە یەکتر بکەین وەڕایەکانی یەکتر وەربگرین و بخوێنەوە گفتوگۆی لەسەر بکەین نەوەک ئەمە خەریک بین تەنها لە شکست
خواردنی مقابلمان تەمەنا بکەین و ناو ناتۆرە و چۆن زاراوەیەک بەکاردێنین کە لەوانەیە دەبنە سەبەب کارێک بۆ ئەوەی بارودۆخەکە بەرەو گرژیتر بڕوە نەوەک بەرەو حیوار و گفتوگۆ و لێک دانیشتن و گەیشتنە نەتیجەیەک کە ئێمە بتوانین چارەسەری ئەو وەزع و بارودۆخانی کە هەیە ئێمە بیکەین. زۆر اتهامی سەرۆکی و سەرۆک بازاین دەکرێت بە نایاسایی نازم بە کۆمەڵێک باز دەکرێت ئەوانە لە بەرنامەکانی ڕابردوو زۆر قسە و باسی لەسەکراوە پێویست بەوە ناکەم هەموو ڕۆژێر ئەو بابەتەی بین و ئارەوە قسەی لەسەر بکەین چونکە جوابی خۆی هەیە قسەی خۆی لەسەکرا و زۆر جاریش بەڵام ئەوڕۆ پێویستمان بەوەیە کە ئەمە بەرەو ریفراندۆم دەڕۆین ئەو پەیامەی کە پیرۆزێکە خەڵکی کوردستان چاوەڕوانی دەکات ئێمە بگەین لە دروستبوونی کیانێک ئەو خەڵکی کوردستان کە قوربانی لە پێناوی دابەخشیە خۆی ئامادە بکە بۆ ئەوی بتوانین وەکو دەوڵەتێک وەکو یاخود چ بڕیارێک بڕیاری لەسەردەدا ئەو کاتی سەرکرداری سیاسی کوردستان پابەندی بە جێبەجێکردنی داواکاری ئەو خەڵکانی کە هەیە ئەوەش پێویست بەس دەکە ئێمە بخۆمان دەست پێ بکەین لە نێوان لانە سیاسەکان تا دەگاتە زۆر باش کۆمەلگای کوردستان هەمومان بە هەرچی پێکاتەی نەتەوەی و ئاینی هەیە لانی جیاواسیە بیوڕای جیاواسی هەمومان کۆ بکەینەوە بتوانین لەناوی چوارچێوێکدا کۆدەنجێک دروست بکەینەوە و هێز و توانەکە بەگەر بخەین تا بەڵاس پاس دەکەم کاکشوان دواتر دەگەرم وڵای بەڕێزت کاتی زیاتر بە بەڕێستەندەی ماوسە کامران سەبارەت بۆی کە پرسیاری لە کاکشوانم کە سەبارەت بۆی ئایا کورد بەرەستی خۆی مەسەلەن ئەگەر داگیرکەران کوردستانیان دابەش کرد بێت ئێستاش کورد جۆرێک دابشکاری نیە ینی هێز سیاسەکان جۆرێک لە دابشکاریان ساکس بیکۆیەکی ناوخۆی نیە لە کوردستانیان دابش کردو خۆی پێش هەموو شتێک دەبێت ئەگەداری ئەوەی بینیانی دابشکردنی کوردستان یان با بڵێن ئەم جیر و گرفتانەی هەیە ئەم جیر و گرفتانە بەرهەمی ئەم ماوەیە نییە کە ئێمە ئەمڕۆکۆ کۆڵی تەحلیدیکەین کە 100 ساڵ تێدا پەڕێەوە تووشی قەیرانێک بووین لە ساڵانێکی پێشترەوە زمینەیەک بەم قەیرانە ڕەخساوە لە هەرێمی کوردستان من پێم وایە یعنی قسەکردن لەسەر سەربەخۆی هەرێمی کوردستان و قسەکردن لە ڕەسەر ریفراندۆم دروشم نییە و قسە نییە و ئەگەر بێت و هەرێمی کوردستان بە ریفراندۆم سەربەخۆی وەربگرت وایە لە ساڵی 2004 لە 1990 هەرێمی کوردستان لە پاڵ دەنگدان بۆ دەستوری عێراق لە هەرێمی کوردستان دەنگدرا بۆ سەربەخۆی لە هەرێمی کوردستان کە ئەو کاتەی هەردوو لایەنە سیاسی سەرەکیەکەی کە من بۆ خۆم بەشێک بووم لە ئەو کاتەی لیژنەی ریفراندۆم ئەو پشتیوانیە گەورەیان لە ئەم دەنگەی کۆمەلگای ئێمە نەکرد سەبارەت بە سەربەخۆیی و هەرێمی کوردستان بەم دەنگانە سەربەخۆ نەبوو کەواتە ئەگەر بێت و تۆ پشتیوانێکی نێودەوڵەتی نەبێ بۆ ریفراندۆمک و قوبرسی تورکیای لێدێ یعنی ئایا ئێمە لە قەزەی ریفراندۆم ئێمە چوارچێوەیەکی نێودەوڵەتیمان دەوێت بۆ ریفراندۆم وەکو تەیموری خۆرهەڵات یان وەکو باشووری سوودان یان وەکو قوبرسی تورکیامان دەوێت بەڕاستی یعنی ریفراندۆمە تەنها بە خۆمان ناکرێ ئەگەر بێت و ئێمە زمینەیەکی نێوخۆی بۆ نەڕەخسێنین و جارێککە واقعی کوردستان ئاسایی نەکەینەوە لەم حالەتێک کە تێدایە زمینی ناوخۆی چۆن زمینی ئەوخۆی پێش هەموو شتێک ئەگەدار بنێن وەکو لە بەیاننامەکەی ئەمڕۆ ئەنجومەنی سیاسی کۆمەڵیستانی ژنەهاتووە بەڕاستی دوو مەترسی یەکەم لە هەرێمی کوردستاندا پێشڕەوایەتی بە پرسی سەربەخۆیی بە تەنها بەلایەنێک ناکرێت لەبەرەوەی هەموو ئەو وڵاتانی کە یەک لایەن شەرعێتی شۆڕەجێڕیشی هەبوو کردووە بەڵام دواتر مەترسی بوو بۆ کۆی پرۆسەی بەڕێوەبردنی وڵات ینی بەڕێوەبەری کار و ئینقازی جەزایری سیرکە تورکیا سیرکە هەموو ئەو وڵاتانەی هێزێکەگە شەرعێتی شۆڕەجێڕیشی هەبوو بەڵام ئاڵای سەربەخۆی هەڵگرتووە بەڵام دوای سیستەمێکی حکومڕانی زۆر خراپ و ناڕێکی ناوەتەکایەوە چەند جیل باچی داوە ئەی چ دەری لە هەرێمی کوردستاندا کە شەرعێتی شۆڕەجێڕی لە هەرێمی کوردستاندا دابەش بووە هەروەکو لە پرۆژەی استراتیجی کۆمەڵی ئیسلامی کە لە 2014 ئەعلانی کرد لەوێدا زۆر بەڕوونی باز لێوە کراوە پرسی سەربەخۆی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان یەکدەنگی هێزە سیاسی سەرچیەکانی هەرێمی کوردستانی دەوێت ئەوجا لەوێەوە تەنسیقێک و هەنجەشی دەوێت لەگەڵ نخبەی ڕۆشنبیری کورد ئەوجا میلەتی ئێمە دەبێت و ئەمەدەسازی بۆ بکرێت کە ئەگەر تۆ تێبینیت کرد بێت نخبەی ڕۆشنبیری کورد لە واقعی ڕاگەیاندندا زۆر بە تەحەفوزەوە قسە لەگەڵ ئەو شیعارە دەکە کە پاری دیموکراتی کوردستان سەبارەت بە ریفراندۆم و سەربەخۆی بەرزی کردەوە پێی وایە بە ئیستیفزازی تێدەگا کە تۆ لە سیستەمێکی حکومڕانی خراپدا لە دواکەوتنی موچە لە ناشەفافیت لە پاکستنی پەرلەمان لە دامەزراوە ڕئیسیەکانیدا لە دەیان گیر و گرفتت هەیە کە تۆ نەتوانێت ئەم گیر و گرفتانە چارەسەرەکەی زارێککە تەصدیری ئەم گرفتە دەکەی بەوەی کە تۆ قسە لەسەر ریفراندۆم دەکەیت ئەمن لە کاتی خۆی کە ئەم بابەتە لە 2012 کاک مەسعود ئەو کاتێ وەکو سەرۆکی هەرێمی نایەکایەوە من گوتم بۆ دوو نەورۆزی تریش
ئەو تەرحەی با بدەین کە ئەو پرسە ڕناگەیەندرێ من لە ئێستاوە پرسی سەربەخۆی کوردستان کە حالەتێک دروست بووە کە پرسی سەربەخۆی کوردستان لەم نزیکانە ڕدەگەیەندرێ ئەمن لەم بەرنامەی جەنابەتەوە ساڵێک تریش ئەمەی ڕێخە با بزانین ئەمە پرسێکە و تێدا پەڕێوەکو مزایدەیەک و کاتێکی دەخایەنێ و ساڵێک کەش ئەمڕۆ دادەنیشی نەگەوینێتە خۆناغێکی جددی لەبارەی پرسی سەربەخۆی هەرێمی کوردستانەوە بۆیە پرسی سەربەخۆی هەرێمی کوردستان پێش هەموو شتێک لە ڕابردوشدا و لە ئێستاشدا ئامادەکاری ناو خۆی دەوێت ڕاستە کورد بۆ خۆی پێویستە بۆ پرسی سەربەخۆی واروەها تەفاومکردنی وڵاتانی ئیقلیمی زەرورە بۆ پرسی سەربەخۆی وڵاتانی زلێز زەرورە بۆ پرسی سەربەخۆی بەڵام لە هەمویان زەرورتر پرسی کورد خۆیەتی لەگەرەوەی کورد خۆی بەرپرسیارە لە ئیدارەدانی خۆی و خۆشی بەرپرسیارە لە تەوزیفی هەموو ئەو دەرفەتە نێودەوڵەتی ئیقلیمیانەی کە دێتە پێشەوە بۆ پرسی کورد بۆ خۆی لە ئاستی ناو خۆیدا ئەو ئامادەکاری و ئامادە سازی نیە بۆ سەربەخۆیی چجای ئەوەی کە بتوانێت تەوزیفی دەرفەتە نێودەوڵەتی ئیقلیمیەکان بکە بۆیە زەرورە ئێمە باز نەدەین بەسەر واقعی هەرێمی کوردستان و زەرورە لە پرسی سەربەخۆیی کە هەمومان با بڵێن لەو بارەیەوە گرفتێکمان لەگە سەربەخۆیی من هەمیشە گوتومە پرسی سەربەخۆیی بۆ ئێمە ئیسلامی وەکو پرسی نوێژ وایە کە بەوازی بێ دەگەین بەڵام نوێژکردن هەم ئامادەبوونی دەوێت هەم تەوقیتی خۆی دەوێت لە هەرێمی کوردستاندا ئایا چه ئامادەکاریە کراوە بۆ بەدیهێنانی ئەم واجبەی کە پرسی سەربەخۆییە و تەوقیتێکی گونجاو هەڵبژێردراوە کە تەنسیقی بەگەل لەگەڵ ئەم دەرفەتانەی کە دێتە کایەوە ئەم پێم وایە پرسی سەربەخۆیی لە هەرێمی کوردستاندا ئەو لایەنەی کە زۆرترین باسی لێ دەکا زۆرترین کار دەکا لەسەر ئەو پایانەی کە سەربەخۆیی لەسەردا دەمەزرێ و ئەو هەنگاوانەی کە زمینەی سەربەخۆیی دێنێتەکایەوە من پێم وایە ئەمڕۆ کە پارتی دیموکراتی کوردستان پێشەوەی قسە لەسەر سەربەخۆیی و ڕیفراندۆم کە وەکو مزایدەیەک زۆر زەرورە زمینەی ناوخۆی ڕێکخا بۆ ئەوەی کە شەقامی ئێمە و هەموو لایەک پێکەوە قسە لەسەر ئەو پرسەی بکەینەوە ئەمەیە گرفتی ئێمە لە پرسی سەربەخۆیی پرسی سەربەخۆیی من واتە سەوڕ دەکەم زۆرێکە لە مزایەدا زۆرێکە لە دروشم بەبێ ئەو ئامادەکارانی کە پێویستە لە ئاستی ناوخۆدا بکرێ بە زمانی گفتوگۆ بە زمانێکی حیوار خۆ ئێمەش پێیدی کاک شوان دەکەین لەوەی کە پێویستمان بە گفتوگۆ بە حیوار هەیە بەڵام گفتوگۆ حیوار تەنها بە زمانێکی نەرم نابێ گفتوگۆ حیوار پێویستی بە سازشکردن هەیە بۆ یەکتر و پێویستی بە تەفاهمکردن هەیە لەسەر کۆمەڵێک بنەماکە خوار ئێمەنی لە هەرێمی کوردستان چوارچێوێکی دەوڵەت و حکومڕانی بەڕێوە دەبین لە دنیادا حکومڕانی بەس چوارچێوێکی مؤسساتی خۆ بەڕێوە دەچێ بگەڕێنەوە لەسەر ئەساسانە زارێک کە ئێمە گفتوگۆ حیوار زۆر باشە پێ دوێ ئێستا سنووری جیاکراوەتۆ لەناو کوردستاندا پارێزگەکاندا سنوور جیاکردنەوە چییە؟ ینی سنوور جیاکردنەوەی لە هەرێمی کوردستان ئێستا با بڵێن هەورێر سلێمانی بە دوو ستایلی جیاواز بەڕێوە دەچێت. ئەگەر تۆ پێ دووا بوو بێ کەسێک هەڵدەیە دەرەوەی ئەم زۆنەی خۆتەوە کەواتە ئەم زۆنەی خۆت بە چوارچێوەیە چوو بە هەیمنەیەکی سیاسی جیاواز تێ دەکەی لەگەڵ ئەوەی خۆتە خۆ ئەمڕۆکە زۆر بەڕوونی وەکو ئەڵمانیا ڕۆژهڵات و ڕۆژ ئاوای کاتی خۆی زۆر باشکرا دیێرەمە لە هەرێمی کوردستان لە بەردەم دابەشبوونێکی کللتوری بە بەشبوونێکی سیستەمێکی سیاسی لە بەردەم دابەشبوونێکی معریفی زۆر گەورە دێن ئەگەر سوفریای نەکەوی سپاس دەکەین کوێ سەخانگە بێن سەرەوەی کە سەر ئەو دابەشبوونە بکەین کە دوای 100 ساڵ لە ڕێکەوتنامە ئێستا کورد لە نێوان پارێزەکانی خۆی جۆرێک لە دابەشبوون هەیە اینجا لە ئەسەر ئاسی دوێزە سەری کێش دابەشبوون بەسەر ینی بەرەی ئیقلیمیش هەیە بەڵێ من بۆ تاوکردنی قسەکانی کاکەمەران ئێستا لە ئێستایانە ڕەوشە ئیقلیمیەکە نەنێو دەوڵەتیەکە ئامادە نییە بۆ ئەوەی کە ئێمە ئەلانی دەوڵەتی سەربەخۆ بکەین و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە لە ناوخۆی هەرێمە گوزەرێ کە وەک تۆ باست کرد کە دابەشبوونی هەرێمی کوردستان بەسەر دوو ئیدارەیە من ئەمەوێ ئەوە بە کاکشوان بڵێم ئێمەش لەگەڵ ئەوەی کە گفتوگۆ و سازان بکەین بەڵام گفتوگۆ بە تەنها بەخسە ناکرێت ئەویش جۆرێکە لە دروشمبازی بەوە ئەکرێت کە تۆ بیت فعلا زمینە سازی بکەیت بۆ ئاشتەوایی وەگەوەی کە ئێستا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی ڕێکەوتنامەیەک سبەینێ ئیشەڵا واژۆ ئەکەن بۆ هەنگاونان بەرەو ئاشتەوایی نیشتیمانی دووبارەوە تۆخکردنەوەی دوو ئیدارەی نانەخێر ئەوە بۆ ئاشتەوایی و ڕێخستنەوەی نێوماڵی کووردا چونکە یەکێک لە مادەکانی پرۆژەکەڵێ ئەم ڕێکەوتنامەیە کراوەیە بۆ هەر حیزب و لایەنێکی سیاسی کە بڕوای بەناوەڕۆکی ئەم ڕێکەوتنامەیە هەیە بێ دواژووی بکە بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە من ئەپرسم ڕاستە وەک کاکشوان باسی کرد من لە حیزبێک بووم خۆشم لە پرسیارەتی نادزمەوە بەڵام
ئەبێ شوان ئەوە بزانێت کە کاتێک شەڕی ناوخۆ دروست بوو من یەکێ بووم لەو ژنانی کە لە سلەیمانی و بەپێ هەتا پەرلەمانی کوردستان چوون بۆ ڕاگررتنی شەڕی ناوخۆ کەواتە ئەگەر بگەڕینەوە بۆ دواوە هەر لە دروستبوونی شەڕی ناوخۆوە ئیتر ئێمە خەونی دەوڵەتی کوردیمان لەبار بردووە لەسەر قوتەیەک هەزاران کەسمان بەکوش داوە نەک ئەوەی کە کاکشوانەڵێ دێگەڵە بەس گێڕانەوەی دکتۆری یوسف بووە نەخێر زۆر پێشەوەش هە لە دوای شەڕی ناوخۆشە و هەتا ئێستاش کە ئەچیتە دێگەڵا بازگەی سەوزەپەڕێنی دوای دەهنگاو بازگەی زەردێتە بەردەمێ ئەوە بۆ سنوورەکانی کە ژوایە لە بازگەی زەردی شەوە دەیت بۆ لەوێ ژوایە بازگەکان ئێستا ژواقعەتی هەیە کە ئەمەیان بازگەی سەوز و ئەوانی ئاسایشی پارتیە کەواتە بەفعلی ئێستا دوو بازگەت هەیە لە سنوورێکە کە بینەکەی تەنها 15 مەترە ینی ئەوەی لە سەیمانیەوە بچێ بۆ هەولێر یا لە هەولێرەوە بێ بۆ سەیمانی ئەو واقع ئەتاڵە ئەبینێ هەتا ئێستا ئەمە پێش 12 دەشت بووە و دوای 12 دەشت ئەو واقع هەر هەیە هەر ئەوەی کە کاشوان ئەڵێ ئەو پێشمەرگانە پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانن ئەمە ئیتر پێ دەڵێ زەمینەیەک نییە بۆ دەوڵەتی سەربەخۆ تۆ کە دەوڵەتی سەربەخۆ ڕائگەیەنی ئەبێت هەموو ئامادەسازیەکی کردبێت تۆ ئەگەری ئەوە هەیە ڕوبەڕووی هێرش و دەستدرێژی ببیتەوە کوا هێزە سەربازیە یەکگرتووەکەی تۆ کە ئێستا ژناوی ئەنەی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان کە من لێرەوە چاوی یەکەیەکیان ماچەکەم لە بەرەکانی شەڕکە ئێمە ئەپارێزن جگە لەوەی کە مەسەلەی ئێمە هێشتا مەسەلەی ناوچە دابڕێنرەکانمان یەکلایی نەکردوتەوە ڕاستە بە خوێنی هەزاران ڕۆڵەی هەژار ئەم میلەتەی ئێمە ئەم ناوچانە ئازاد کراون بەڵام خۆوانە هێشتا لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانن ئەمە دەستبەرداریە بین ئەیکەواتە ئەم هەموو ساڵە ئەم شۆڕشانەمان کرد ئەم هەموو کوڕی هەژارەمان بە شەیدکردننا ئەم هەموو جەرگی دایکانەمان سووتان ئەم هەموو ڕۆڵانەمان هەتی و کرد لە پایچی کە دەستبەرداری کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانە بین بەچ پێودانێک ئێمە ئەمانە ئەهێنینەوە بەشداری ڕیفراندۆمیان پێەکەین چۆن ئەمە ئەخینە سەر دەوڵەتەکەی خۆمان ئەمانە هەمووی زەمینە سازیە بێ و لەسەر و هەموو شیەوە دەست بەکاربوونەوەی پەرلەمانی ئەوێ و دەرکردنی یاسایەکیە بێ قسەکەی کاکامەران زۆر دروستە کە ڕیفراندۆ پێشتر کراوە لە ساڵانەوەشتی خەڵک دەنگی پیاوە هیچ کەسێک لەم هەرێمەی ئێمە هیچ حیزبێکی سیاسی دژی دەوڵەتی سەربەخۆ نییە بەڵام ئەترسێ لە شێوازی ئەم دەوڵەتە ئەترسێ ئەم دەوڵەتە چۆن نییە چۆن مافی منی تیا پارێزرێ من دەوڵەتێکم ئەوێت کە کوڕەکانی من و نەوەکانی من تایە سەرۆکەکەی بڕوای بە یاسا هەبێت بڕوای بە دەساو دەستکردنی ئاشیانەی دەسەڵات هەبێت خەونی ئەوەی نەبێت کە سەرۆکێکی ئەبەدی من بێت من ئەمەوێ کوڕەکانی من وەکو کوڕەکانی سەرۆک بژی ئێمە ئەگەر بگەڕێینەوە سیر بکەین کە چۆن دەوڵەتی ئیسرائیل دابەزراوە ئەگەر بخوێنینەوە ژیانی گۆڵدامایر و بنگۆریۆن ئەبینین ئەوانە چ تەسریەکیان ناوە ئەوانە چۆن مناڵەکانیان لە کەمپەکانە وەک مناڵی خەڵک ژیاون بە پێچەوانەوە مناڵی بەرپرسەکانی ئێمە لە وڵاتی باشترین زانکۆی بەریتانیا و ئەمریکا بە قووت و داهاتی ئەو مامۆسا و فەرمانبەرانە ئەخوێنن کە ئێستا کرێخانوەکانیان نەیاوە کەواتە من لەم دەوڵەتە ئەبێ لەسەری بوەستم بزانم ڕۆڵەونەوەکانی من چۆن ژیان ئەگوزارێنن لەم دەوڵەتەیە چۆنین فەرق و جیاوازی و دادپەروەری ئەبێتایە بۆیە ئەوەی کە ڕیفراندۆم ئەکرێت یەکەم ئەو ئامادە سازیانەی ئەوێ کە باسم کرد و دووەم هیچ کەس لاری لە ڕیفراندۆم نییە هیچ تاکێکی ئەم کۆمەلگایە بەڵام خەڵک ئەیەوێت دەوڵەتێکی دیموکرات ئازاد دادپەروەر بێت دەوڵەتێک نەبێ هاوتای سعودیە بێت سوپاس دەکەم دواتر گەڕێمەوە لای بەرز کاک شوان ئەگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێز باسن لەوە کرد کە بێمە پێویستە واز لە زمانی تونوتیش بێنین وەربەر و ڕیفراندۆم هەنگاو دەنێن لە واقعدا ئەو زمینەیە کراوە کە مەسەلەن بۆ مەسلەی ڕیفراندۆم و سەربەخۆی ئەو بنەمانەی کە پێویستی یاخۆ بۆ بوون بە دەوڵەت بوون
ناوەڕە ڕێزم هەیە گەر بێت و ئەمە بەو زمانی کە ئێستا ژوا قسەی پێ دەکەین یعنی زمانێکی واتون قسە پێ بکەین زۆر زەحمەتە بتوانین دانیشتەکان لە یەکتر ئەنجام بدەین من باسم نەکرێت دەرێم پێشمگەی کوردستان لە جەلەولا تا شەنگال کە خۆی بە شەیدکردندا ڕجا دەکەم کە هیچ کاتێک با هەوڵ نەدەن جیاوازی بخرێن ناو هێزی پێشمگەی کوردستان ئەگەر ئەوڕۆ بە یەکەی هەفتا و هەشتاش باسی لێ دەکەن کە لە نێوان پارتی و یەکێتی پێشمەرگەکان دیارن بەڵام پێشمەرگەی کوردستانن خۆشیان خوێنیشان تێکەڵ دەکرێت ئەوەی کە جیاوازی نەبووە لەناو پێشمەرگەی کوردستانە با کەس دەست نەباتە ناو هێزی پێشمەرگەی کوردستان بیاوێت جیاوازی دروستکە ئەوڕۆ جێگای شەرەف و کەرامەتی کوردستانیان شەرعیەتی کوردستان دەپارێزن پێشمەرگەی کوردستانە بەبێ هیچ جیاوازیەک پێویست ناکە ئەوەندە باز بکرێت کە ئەوە کە گوایە پارتیە یان یەکێتیە من باز دەکەم درێن پێشمەرگەی کوردستانە خوێنی خۆی دەبەخشی لە سەنگەرەکان پێکەوەنا هیچ کاتێک ئەگەر زروف لێرە ناخۆش بوتن بەڵام لەوێ هەست بە جیاوازیەک نەکرایە خۆیان بە پێشمەرگە و بە پارێزاری کوردستان دەزانن بۆیە پێویست بۆی ناکە بەڕاستی ئەمە هەندە باز لە پێشمەرگەی بکەین پێشمەرگەی کوردستانە ئامادەشە بۆ سەربەخۆی کوردستان و ریفراندۆمیش بە پارتی بە یەکێتی بە حیزبەکان کێش خوێنی خۆیان لە ناوی پیرۆزی پێشمەرگە بپارێزن و خوێنی خۆشیانی بۆ بەخت بکات دەربارەی مەوزوعی ئەو زروفەی کە هاتە ئەو کاتی کە خەڵک ڕاپرسیکە کرا کە باز دەوەیکە کە لەگە دەوڵەتی کوردستانە ڕاستە هەموو ئاوات و ئامازی حیزبە سیاسەکانش کە بە سەراحەت باسی لێوە دەکەن ئاوات و ئامازی هەموو خەڵکی کوردستانیش دەوڵەتی کوردستان ئێمە هیچمان کەمتر نییە لە هیچ وڵاتێشتر لە هیچ نەتەوەیشتر کە ئەوڕۆپیانی و دەوڵەتی خۆیان هەیە و کەسی ناتانی پەنجیان بۆ جێژ بکاتن بەڵام زروفە کە هاتە ئاراوە نەماتوانانی دەوڵەتی بۆ خۆمان دروستکەن دەوڵەت عواملی خارجی و داخلی هەر مساعد نەبووە بۆ کەرکیانێک لە بۆ هەرێمی کوردستان کە دروست بکرێت ئێستا زروفەکی باش هاتە پێشەوە ئەو کاتێک ئەو ڕاپرسیش کرا لەوانێ زروفی عراق و منتەکەش بەو شێوەی نەبوو ئەو پێکەوە ژیانەی با بدەین کە بە زۆر بەیەکەوەیان بەسرەنەوە لە عێراقێکی دروست کراو بەڕاستی ئەو کاتە ئەوە نەبوو بەڵام ئێستا بۆ هەموو دنیا بۆ عێراقیش معلومە کە ئەو یەک پارچەیە کە عێراقی ناوە کە بە زۆری بەیەکەوەیان بەساینەوە ناتوانین بەیەکەوە بژین نەکورد نە سونە عەرەبی شیعە نە سونە نەکورد ستاق مصداقیت و سیقە لە نێوانیشمان دانماوە ستاقیش متمانە بەیەکتر ناکەن بۆیە کە لە عێراقێک دابین عێراقێک بیکە قوتی هەوڵاتیانی کوردستان ببڕی کە عێراقێک بیتن کە استحقاقاتی پێشمەرگەی کوردستانی نەداتین لە میزانی سەتا حەفدەشی دەژێڕاوە هیچی بۆ هەرێمی کوردستان نەکاتن چۆن وەلام بۆ عێراق هەبیتن کە ئەنفار و چیمیای لە پێناوی داکردینە ئەو عێراقەکی زەئیفی ئێستای کە ناتوانانی پارێزگای لە گوندێک لە شارەکانی خۆی بکە بەو چەکەی کە هەیتی تەسلیمی داعشی کرد ئایا سبێن ئیمکانیەتی هەبیتن ئایا لە کورد و هەرێمی کوردستان قبول دەکاتن داوای هەندێک شت بکاتن زالێرەدا عێراقەکی فاشیل عێراقەکی داڕوخاو عێراقەکی شکست خواردو پێویست بەوەی دەکە کە ئێمە بینەوە دیسان دەرێمەوە بە هاوکاری پشتیوانی خۆمان کۆمەڵانی خەڵکی کوردستان حیزب و لایەنە سیاسیەکان بین لێک نزیک بینەوە هەرچی خلافاتی کە لە نێوان خۆماندا هەبووە هەمووی وەلاوە بنین بۆ ئایندەی کوردستان هەوڵ بدەین بۆ ئەوەی مەکسەبە کیانێکی کوردستانی دروست بکەین زۆر کە داعشات لەوانێت کۆمەڵە گۆڕانکاری بە منتەقەدا هات لەوانەیە تا دوێنێ خەڵکارەکە بوو وڵاتانی زلهێزی دنیا لەوانەیە پشتیوانیان لەسەر بەخۆی و ریفراندۆم و هەندێک شت نەدەکرد بەڵام ئەوڕۆ زروف هاتە پێشەوە ئەوانش دەزانن ئەو قۆناغی کە ئێستا لە پێشماندا پێویست بەوەی دەکات کە پشتیوانی لە ئێمە بکرێتن ئەو سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە چوە ئەمریکا بەڕێز کاک مستەفای سەید قادر کە ئەو کاتی وەزیری پێشمەرگە بوو بەڕێز کاقوبات کە چوون لێوێن دەرکە کاک دەرباز کە وەزیر بووە چوونە ئۆباما بەڕێز ئۆباما و بایدنیان دیتیا خۆ بەواقعەکە خۆیان لە بۆ حیزب لایەنە سیاسیەکان ئەوان باسییان کرد کە پس شێوەیەک پشتیوانی لە هەرێمی کوردستان و لە ئایندە و ئاوات و تموعات و استحقاقاتی هەرێمی کوردستان دەگرێت. زۆر باش کاکشوان سەبارەت بە زەمینە سازی بۆ سربەخۆی ینی زۆر جار پرسیار لەوە دەکرێت کە زەمینە سازی نەکراوە بۆ سربەخۆی دوێنێ جێگیری سەرۆکی حکوومەت خوبات تاڵەبانی لە سلێمانی باز لەوە دەکات کە ئێستا لە ئاستی سیاسی بەرز بۆنی دوو ئیدارەی دێوە بازەوە کە تاکو ئێستا نەتوانراوە مەسەلەن تەنانەت دوو بازگە لە نێوان هەولێر و سلێمانی یەک بخرێتەوە یعنی ئایا ئەو بنەمایانەی کە پێویستن بۆ ئەوەی کە ئێمە بەرەو سربەخۆیی بڕۆین و ڕێفراندۆم ئەنجام دەی بنەماکان هاتوونەتە دی لە کوردستان ینی ئەگەر ئەمە صاحبی ئەو خیتابە توندەی بین بەرامبەر بە یەکتر زەحمەتە ئێمە بگەینە نەتیجەیەک و بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانش کە اتهام دەکرێت کە مزایدەیە نەخێر هیچ مزایدەنی ئەوە ئاوات و تموع و ئەهدافی پارتی دیموکراتی کوردستان بووە کە خەباتی لە پێناویدا کردەوە ئامادەشە بە هەموو شێوەیە کە کاتی خۆشی لە شۆڕشی ئەل و قوربانی لە پێناو کەرکووک بەخشی و ئامادەیە
هیچ کاتێک مساوامە ناکەوە هەوڵیش دەدا لە ئاوات و ئامانج و ئەهدافی پارتی دیموکراتی کوردستان بووە ئەو کاتیش کە بگەین بە ریفراندۆم بگەین بەسەر بەخۆی بگەین بە دروستکردنی کیانێکی کوردستانی بەڵام دیسان ئێستاش پارتی دیموکراتی کوردستان لیژنەیەشی پێکردایە بۆ ئەو مەبەستە سەردانی حزب لایەنە سیاسیەکانیش دەکات بۆ ئەوی کۆدەنجیەک کۆ بکرێتەوە وەکو باسم کرد پێویستە ئەمە هەندێک خلافاتی ناوخۆشمان کە هەیە ئەوڕۆ کە تەسیراتی لەسەر ئێمە کردووە ئەوانەی وەلاوە بنین دەکرێت بین بۆ ئایندەی کوردستان کە قۆناغ هاتە پێشەوە خۆمان ئامادە بکەین بۆ دروستکردنی کیانێکی کوردی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردستان بۆ بەرپەسدانەوەی ئەنفار و چیمیا باران و زیندە بەچاڵکردن و تێکدان و لەباربردنی ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵێ پێویستمان بۆی دەکات کە خلافەتەکانی خۆمان چارەسەرکەین وەلاوە بنین خۆمان ئامادە بکەین زۆر باشە بەڵام کاکشوان ئەو قۆناغی کە سەبارەت بە پێداویستەکانی بەدەوڵەت بوون ڕاستە بازگە خۆزیە لە هەرێمی کوردستان لە دێوان هیچ شارێک بازێک نەبا بەڵام ئەمە دیتمان کە بە شێوەیەک و لە شوێنێک سیارەی متەفەجیرات کە هینان تەقاندیانەوە بەچێ دەهات حقەشی ڕەوایە هەر شارێک هەر شوێنێک مەسائلی ئەنی لە بەرچاو بژرێ و بازەکان بە قووەت بکرێن بۆ ئەوەی تیرۆریستان هیچ کاتێک دزە نەکەن و جەرجی هاوڵاتیان و خەرچی کوردستان لە هیچ شوێنێک لە شار و شارستانی کوردستان نەسوێندرێ کارەساتمان بەرامبەر بکرێ و چەندەها کاری تیرۆریستی کە خەریک بۆ ئەنجامیش بدەن بەڵام سوپاس بۆ خوا بۆ پشتیوانی خوا بۆ هاوڵاتیانی کوردستان بۆ دەستگا ئەمنیەکان کە دەستیان بەسەدا ژیراوە نەهێشترایە زۆر باشەکان زیاتر زۆر باش کوردستاندا ڕووبدا بەڵێ پێویست بەوەی دەکات کە ئەمە ئەگەر بێت و ئەو خلافاتانێک کە هەیتمان ئەو زمانەی کە بە بەرامبەر یەکتر بەکاردێنی نەرمی بکەینەوە ئەو ئێمە تەنازولات بۆ یەکتر بکەین بەڵێ ئومێد دەکەین کە لە سەر تاسەری کوردستان بازگەمان نەبیتە لە نێوان هیچ شار و شارستکێکی کوردستان و ئەو ئیدارەیە کە هەستش پێ دەکرێت ڕاستە لە هەندێک شوێن کە گوایە لە زۆنی سەوزی پێشوو کە دەکات منتەقەی سلێمانی ئەولا لەگەر هەولێر دووە جیاوازیەکەیە دەبی هەوڵ بدەین بەو زمانە بەو حیوارە بەو کەم کوتیانێکە هەشە ئێمە چارەسەری ئەوانش بکەین بەرەو موەسساتیەک بڕۆین کە لە قازانج و بەرژەوەندی هەموو خەرچی کوردستان دابیتن وا بتانین ئەو چاکسیازێنی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەی دایەکە ئێمە لە پەرلەمانی کوردستانیش دەنگمان پێدا با هاوکار و پشتیوان بین بۆی بتوانین ئەو چاکسیازێنی کە خەڵک دەیەوێتن پشتیوانی لێ بکرێت جێی خۆی بگری بۆی بتوانین دەری خەرچی کوردستانی پێ خۆش بکرێ ئەجە لە هەر مستەوایەک بیتن لە هەر کەسێک بیتن لە هەر وەزعێکدا بیتن بتوانی بەرامبەر بە یاسا ملکەز بی و ئیجراعاتی یاسایی لەگەردا بکرێتن. زۆر سپاس دەکەم ماوسە کامران بەڕێزی زۆر باسی ئەوە کە پێویستە زمینە سازی بکرێ دوای 100 ساڵ ڕێکەوتنەکەی ئەو زمینە سازیانە چین کە پێویستە ئێمە بیکەین دوای 100 ساڵ کە ئێمە بۆ لە ئاسی باڵەباز و کە ڕێکەوتنەسایکردبی کۆتایی پێهات و لە ئاسی ناوخۆ ئەو زمینە سازیانە چین بۆ سەربەخۆی پێویست. دەست خۆش بێ من پێش هەموو شتێک پێم خۆشە ئەو زمانەی کە کاک شوان قسەی پێ دەکاوە ئەو گومانە باشم هەیە ئەو دەنگانەی وەکو کاک شوانی کە دەیبینم لە چاوپێکەوتنەکاندا ئەگەر بێت و پارتی دموکراتی کوردستان هەموو بەو زمانەوە بۆ هێواشیە و بەو نەوەی تفاهمیە قسە بکەم پێم وایە قۆناغێکی باش لە گفتوگۆدا بڕین بۆیە یعنی مەرزنی ئەوەی کاکشوان بۆ خۆی دێڵێ ئەمە تەعمیم بێ بە ڕوخساری هەموو کارکتەرەکانی نێو پارتی دموکراتی کوردستان لە کاتی گفتوگۆکردندا سەبارەت بۆی کە قسە لەسەر ریفراندۆم دەکەیان مۆزوعەکەی درست زمینەی ماوە یان قسێک دەکەی نیشانەوە نییە کە تۆ لا دەهەیە بۆ عێراق لە مێژە لە زیهنی ئەمەدا هەڵوەشاوەتەوە و عێراق لە مێژە شەرعێتی بوونی نییە ئەمە بابەتێک کە لە مێژە قسە لەسەر ئەو پرسە کراوە مۆزوعی زمینە پێش هەموو شتێک ینی کە قسە لەسەر زمینە دەکەین بە ئەمە بە ڕۆشنی ڕێخین شوستان خان باسی مۆزوعی دەوڵەتی ئیسرائیلی کرد دەوڵەتی ئیسرائیل کە دروست بوو بە درێژایی هەموو دەوڵەتی تەمەنی ئیسرائیل کە ئەمە اختصاسێکی خۆمە بەقەدەر ساڵێکی ئێرە قسە لە سەربەخۆیی و تەحەداکردن بۆ سەربەخۆیی و مزایدەکردن بە سەربەخۆیی نەکراوەتە دەوڵەت دروست کرا بەڵام باسی ئەوە نەکرا کە دەوڵەت دروست دەکرێت واتە بە هێواشی زەمینە و پایەکانی دەوڵەت دامەزرێنرا بەڵام لەوەی کە دەوڵەت دادەمەزرێن سەربەخۆی ڕادەگەێنین وا دەکەین شتیوا لە ڕاگەیاندن و خیتابی ئیسرائیلەکاندا نەبوو ئەگەداری ئەو بابەتی بین کەواتە دەوڵەت دروست دەکرێت نەک دەگوترێ و هەروەها دەوڵەتی ئیسرائیل کاریزمایی نەبووە یعنی ئەمە پێچەوانەی
هەندێک نەبرە لە هەرێمی کوردستان کە پێیان وایە دەبێت کاریزما پێشەوایەتی ئەم بابەتە بکە و هەموو ئەو دەوڵەتانش کە کاریزما پێشەوایەتی کردو دەوڵەتێکی با بڵێن مەترسیداری دروست کردەوە و دەوڵەتی ئیسرائیل لە سەرەتاوە تاکو ئێستا بە بەردەوامی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتی کردەوە سیستەمێکی حکومڕانی هێناوە ئەگەر بۆ دەوروبەرەکەی خۆی مەترسیدار بێ بەرام بۆ هەوڵەتەکانی خۆی دەوڵەتێکی مەدەنی تەندروست و هیچ کاتێک هەڵبژاردننی دوانە خستووە لە هیچ حالەتێکی قۆناغە سەختەکانی ژیانی سیاسی دەوڵەتی ئیسرائیل ئەوەی ئێمە پێچەوانەیە ینی قسە لەسەر سیستەمی حکومڕانی ناکەین و قسە لەسەر شێوەی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات ناکەین و قسە لەسەر زۆری ئەو حکومڕانە ناکەین لە هەرێمی کوردستان دیان قسە لەسەر سەربەخۆیی دەکەین هەموو ئەو وڵاتانەی زۆری سیستەمی حکومڕانیەکەیان دیاری نەکردووە بازیاندا لەسەر ئەو پرسەی لە ئاخری دەوڵەتێکی مەترسیە داریان بۆ دروست بوو سەبارەت بە مۆزوعی زەمینە من پێم وایە ئێمە دەبێت جارێککە بینینەوە لەسەر زۆری سیستەمی حکومڕانی لەسەر مۆزوعی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و تەمینبوونی کۆمەلگای ئێمە بۆ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات ڕاستە ئەمەی کاکشۆن باسی لێوە دەکا بە خیتاب پێشمەرگەی هەموو لایەکمانە و لەم ماوانەکە شەڕی تیرۆریستانی داعشتی کردووە هەموو خەڵکی کوردستان پشتیوانی لە پێشمەرگەی کردو و لە هەموو شوێنان پێداویستی کۆکراوەتەوە بۆی کاوکاری پێشمەرگەی بکەن و پێشمەرگ هەموو کەسی ئێمەیە بەڵام هەرێمی کوردستان تاکو ئێستا ئەو زەمانەتەی بدەست نەکەوتووە ئایا لە ملمەلەیان سیاسیەکاندا ئەم هێزی پێشمەرگە بەکاردەهێنرێ یان ناهێنرێ ئەمە ئەوەمان پێ دڵێت کە هێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستان هێزی هەموو لایەکە و هێزێکی نیشتیمانیە کە لە ملمەلە سیاسیەکان بەکار ناهێنرێەوەکو ئەو دەوڵەتانی کە هێزی سەربازی و هێزی ئەمنیان تەداخلی ملمەلە سیاسیەکان ناکەن تاکو ئێستا تاچی کوردی ئێمە ئەو زەمانەتەی بۆ دروست نەبووە بۆیە من واتە سەوڕ دەکەم ینی کە دەرین ئێمە هێزێکی نیشتیمانیمان لەو ڕوانگەیەوە دەرین هێزێکی نیشتیمانیمانیە کە دەرین هێزی پێشمەرگە بە یەکسانی هەموو هاوڵاتیانی کوردستانی لەو ڕوانگەیەوە وا دەڵێن نەک لەو ڕوانگەیەوە کە هەومان ناپارێزێ بە تاکید هەومان دەپارێزێ بەڵام ئەو مەترسیە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە هێزەکانی ناوخۆ بە هەمان شێوە کە قسە لەسەر هێزەکانی پێشمەرگە دەکەین هەتا داهات بۆ هەرێمی کوردستان شەفاف نییە یعنی هەتا ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەم دڵنیایە بۆ دروست نەبووە کە ئەمەی کە دێتە ناو هەرێمی کوردستانەوە ئایا لە داهاتە ئەمە لە خەرجیدا ڕەنگەداتەوە لە موسەی هاوڵاتیان و لە پێداویستەکان و لە پرۆژەکانی خزمەت گوزاری لە حرەکەتی دیبلۆماسی ئێمە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و دەوروبەر ئەم جوملە موسەساتی لەکوێ دەست دەکەوێت بۆیە من واتە سەوڕ دەکەم ئێمە پێویستیمان بە ریفۆرمێکە هاوتەریبی قسەکردن لەسەر سەربەخۆیی هەر کاتێک قسەکردن لەسەر سەربەخۆیی هاوتەریب نەبێ لەگەڵ شێوازی حکومڕانێتێکی تەندروست و ڕێکوپێک کە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتی تێدا زامن بێ دەسەڵاتەکانی تێدا جیا بکرێتەوە هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ بە موسەساتی بکرن بۆ موسەفاتی کە گوتم و ئابووری داهاتی کوردستان شەفاف نەبێن پێم وایە قسەکردن لە سەربەخۆیی بەرەو ئاقارێکی مەترسیدارترمان پێستان خان زۆر بەکورتی تۆش پێ دوایە ئەگەر ئێمە زمینە بۆ سەربەخۆی دەبێت سەرتا زمینە خۆش بکرێت بە تایبەتی زمینی ناوخۆ اینجا ئێمە بەرەو سەربەخۆی و ڕیفراندۆم بڕۆین بەڵێ من هەر لە سەرەتاوە قسەکانم کاکشوان ئەگەر بە زبری وەرگرتی بێ بەڕاستی ئەمە زبر نییە ئەمە کۆمەڵی ڕاستیە کە هەمومان ئەیزانین ئەبێ بە یەکتری بڵین ئەبێ ئێمە گفتوگۆ لەسەر ئەم ڕاستیانە بکەین بۆ ئەوەی بگەینە ئەنجامێک بۆ ئەوەی ئەو دەوڵەتەی کە خەونی هەمومانە ڕای بگەێنین بەڵام ئەو دەوڵەتەی کاکەمران باسی ئەکا کە ئاشتی و ئارامی بۆ هەمومان ئەهێنێ ئازادیمان بۆ ئەهێنێ دیموکراتی و دەسەڵاتی ئاشتیانی تیا دەسا و دەستکردنی دەسەڵاتی ئاشتیانی تیا ئەنجامە درێ بۆیە من دووبارەیەکەمەوە ئێمە هەتا ناوماڵی خۆمان ڕێک نەخەین زەمینە سازی نەکەین چاکسازی نەکەین ئاشتەوایی نەکەین پێکەوە ئاش نەبینەوە بەڕاستی ناگەینە ئەنجام ئەبێ کاکشوانیش و منیش و کاکامرانیش گفتوگۆ بکەین ڕاستیەکان بە یەکتری بڵین ئەمە خەلەلەکانە ئەمە خەلەلن ئەمە زمانی زبر نییە ئەمە وتنی ڕاستیەکانە بە یەکتری بۆیە بەڵێ ئەبێ زەمینە سازی بکەین ئەبێ من لەسەر ئەچمەوە سەر ئەو قسەی کاکشوان من ئەوە کاکشوان وتی پارتی پێشمەرگی پارتی دیموکراتی کوردستانە لە خانەقین بۆیە من چوومە سەر ئەو مەسەلەیە وتم ناویێنانی بە پێشمەرگی پارتی ئەمە خەتەرە لەسەر دەوڵەتی کوردی ئەگەر نا هەمومان نەزانین کە پێشمەرگە بۆ هەمومانی پاراستووە و بەڕاستی پێش هەموو شتێک دووبارەیەکەمەوە کە بەڵێ پێویستی بە ئامادەسازی هەیە بە ڕێخستنەوەی ناوماڵی خۆمان هەیە بە کاراکردنەوەی دەستگا شەرعیەکان هەیە بە چاکسازی هەیە ئەو کاتە ئەگەر ئەم شتانەمان کرد ڕیفراندۆم و دەوڵەتی سەربەخۆ ئاسانە. سوپاس دەکەم کاکشوان ئەگەر بێم و لای بەڕێزت دوا پرسیار بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە کورد دوای 100 ساڵ پێ دوایە دەبێت چی بکات و چکارێک بکات کورد ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین.
بەڵێ ئەوڕۆ هەرێمی کوردستان ئەو شەڕێکە بەسەرمانداهاتیە کە شەڕێکە خۆمان چاک دەزانین کە قوربانێکی زۆرمان لە پێناویدایە و هاوپەیمانێتیشی زۆریش بۆ هەرێمی کوردستان و بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەستەبەر کراوە و ئەو تومعانی کە خەرچی کوردستان هەیتمان لە دروستکردنی دەوڵەتی کوردستانیش لەوانەیە تا دوێنێ خەڵکانەکە وڵاتان هەبوو پشتیوانیان نەکردەکە نەک پشتیوانیان داوانێت دژات چیان دەکرد بەڵام ئەوڕۆ ئەگەر دۆستایەتی و پشتیوانیمانێنەکە دژاتی کەشمان دۆ ناکرێت زارێک کوانە دەمێتەوە سەرچ لە ناو خۆی خۆمان ئێمە پێویستیمان بە لێک نزیک بووینەوە یەکڕێزی و تەبایەک دروست بکەین کۆدەنجێک کۆ بکەینەوە هەمومان پشتیوان بین لەسەر خستنی ئەو ریفراندۆمە بۆ کە بڕیاریش خەڵکی کوردستان کەدای ئەو بڕیارە بە نظر احتیبار وەربژیرێ و هەر هەمووشمان خۆمان بکەینە پێشمەرگەی کوردستان قوربانی لە پێناو پاراستن و دەوڵەتی کوردستان بدەین ئەو کاتێک کە دروست بوو و ئەوە دووش لە مزارێ سیاسیە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان ئێمە چاک دەزانین ئەوڕۆکە گە لە عێراق بووین تا لە عێراق بووین میزانیەمان بردرا شەڕمان بەسەدا هیچیان لەگەر ئێمە نەکرا بەڵام تەنها خەڵکی کوردستان و پێشمەرگەی کوردستان توانی بە پشتیوانی وڵاتانی دەرەوە ئەو حدێک بۆ داعش دابندێت زالێدا ئەرزیەتەکە هاتە پێشەوە ئاسانتر بووە کەمە بتوانین خۆمان بین دابنیشینەوە حزبلانە سیاسەکان بەو زمانەی قسە لەگە یەکتر بکەین کە چارەسەری گرفتەکانی نێوانی خۆمان دابینەوە نەک من بە شێوەیە قسە بکەم یەشتر بە شێوەیە قسە بکە لانە سیاسەکان زیاتر گرێکان سپاس بۆ بەڕێستان مامۆستاکەم زۆر بە کورتیلەمان کەمتر لەنی خۆرەک چی بکرێت دوای 100 ساڵ والله من دەڵێم لە دوای 100 ساڵ ئێمە باز نەدەین بەسەر فێرروگرتنە خۆیەکان و زەرورە هەموو هێزە سیاسەکان پێکەوە بۆ زمانە گوڵی شوان دێڵێ سپاس بە ئەم ئاریشە مەترسیدارانەی کە لە هەرێمی کوردستان تەجاوزی بکەن بۆ ئەوەی کە بەرەو سەر بەخۆی چی بکرێت کوێستان خام پێ من ئەمەوێ ئەوە بڵێم ئێمە هیچ مێدێکمان بەوە نەبووە کە بەغا زۆر ڕێک و پێک و ئەوەیە و خۆمان بەستینەوە بەخاوە ئەوە لە کاتی دانوستانەکانە بۆ پێکێنانی کابینە عەبادی ئێمەی زوتنەوەی گۆڕان بووین دش بووین کە لەو کابینەیە بەشدار نەکەین ئەوە هەر دوێنێ و پێرەیە کە بەڕێز جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان داوای ڕێکەوتن لە بەغا و گەڕانەوە بۆ بەغاتا ئەوە ئێمە نین سپاس بەڵێ زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان کامەران بابانزادە ئەندامی سەکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوێستان محەممەد ئەندامی جباتی گشتی بستنەوەی گۆڕان لە سوودی سەرکەرە زۆر سپاس بۆ کاک شوان شێخ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتیەکە هەولێرەوە لەگەڵ سپاس بۆ هاوکارانم سپاسی بۆ بینەرانی بەڕێز سپاتان لەگەڵ